بەڵێ بەردەوامین وەک لە سەرتا ئاماژەمان پێیا لە پرۆگرامی بەیانی کورسان نیوز دوو تەوەرمان هەیە کە گفتوگۆی بابەتی ڕۆژی تیاکەین. سانا وەک باسمان کرد سەرباری هەڵپەساردنی مانگرتن لەلایەن مانگرتوانی سلێمانی فەرمانبەران و مامۆستایان، بەڵام لەگەڵ ئەوەشدا لە شاری ڕانیە لە دەڤەری ڕاپەڕینی ئەزیز بایکۆت بەردەوامە سەرباری ئەوەی بەپێی ڕێککەوتنی نێوان بەغدا و هەولێر بڕیارەکە ماگانە موچە لە کاتی خۆیان بدرێت بەمەش ناوەندەکانی خوێندن بکرێتەوە و چیتر زیان بە کەرتی خوێندن نەگەێنرێت. بەڵێ ئەکەم لەگەڵ ئەوەشدا کە موچەی مانگی یەک درا و بڕیاری ژوایە موچەی مانگی دوو بدرێت، بەڵام مامۆستانی ناڕازی لە ڕانیا بڕیاریانجا خۆپشاندان بکەن ئەمڕۆ سەعات 9 داواکاریەکانیان دەبەنە سەر شەقام و جا ئێمە بابزانین لەگەڵ میوانەکەمانە بێگومان گفتوگوی زیاتر لەسەرەوە دەکەین بزانین داواکاریەکانیان چیان پێویستە ئایا بابزانین ئاکەم داواکاریەکانیان جیاوازە لە چاو داواکاریەکانی پێشیان. هەڵبەت سانایەکێک لە داواکارە سەرەکیەکانی مامۆستایان و فەرمانبەران لە هەرێمی کوردستان تەوتینکردنی موچەیە کە بەوتەی لێپسراوانی وەزارەتی دارایی عێراق تەوتینکردنی موچە بەشێکی زۆری کێشەکانی موچە چارەسەرەگرێت. ئەمە لەگەڵ ئەوەی کە بڕیارە لەسەر داوایەکی سەرۆکۆماری عێراق کە داواکات کێشەی موچە خۆرانی هەرێم چارەسەر بکرێت و چیتر ئەمە تەوتیم کرێت و چیتر نەبێت بەگرفت کە بڕیار وەگامەژەم پێ ئەمڕۆ دانیشتنەکە بەڕێوە بچێت. وەک باسمان کرد با سوپاسەوە لە شاری ڕانی ئەزیزەوە مامۆستا هەندرێن سلێمانمان لەگەڵایە ئەندامی ئەنجومەنی مامۆستانی ناڕازی. مامۆستا هەندرێن بەیانیت باش، سپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. مامۆستا من لە سەرەتاوە لەوە دەست پێکەم سەرباری ئەوەی کە بڕیارە موچە ئاسایی بێتەوە بەشێکی زۆر لە گرفتەکان چارەسەر بکرێت لە داهاتوێکی نزیکدا بۆ بایکۆت و ناڕەزایەتی مامۆستایانی ڕانیە لە دەڤەری ڕاپەڕین بەردەوامە. سڵاو لێوەش بەیانی ئێوە و بینەران باش زۆر سپاس. سپاس دیارە لە ڕابردوودا لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا ئێمە وەکو مامۆستایان و گشتین و توێژەکان بەڕاستی موچەمان دەخورێ، زوڵممان لێ دەکرێت، سزا دەدرێین، ینی هیچ چەندە ئەنجار بە نووسراوی ڕسمی بە داواکردن بە خۆپشاندان بە ناڕەزایەتی هەموو دەست پێشخەریەکمان کردووە بۆ ئەمن ناوی لێ نانێم حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی بەداخەوە ناوی لێ دەنێم دەسەڵاتی کوردی، چونکە دەسەڵاتێکی ستەمکار و زاڵمە دەرحەق بە میلەتی خۆی کە هیچ دەست پێشخەریەکی خۆشەویستی سۆز ئاشتیانە بۆ میلەتی خۆی درێژ ناکات، هیچ دەستێکی میهرەبانی بۆ میلەتی خۆی درێژ ناکات. ئێمە بەڕاستی بە تەواوی معنە بێمتمانە بووین لەم دەسەڵاتە، چونکە لە ساڵانی ڕابردوو لە ماوەی 10 ساڵی ڕابردوو چەندان بەڵێنی درۆینیان بە ئێمەی مامۆستایان و موچە خۆراندەوە و هەتاوەکو ئێستا هیچ کام لە بەڵێنەکانیان بە ئامانج نەگەیاندووە. هەمیشە وەک هەمیشە بەڵێنی درۆینیاندا و دوجار لە بەڵێنەکانی خۆیان پەشیمان بوونەتەوە و بەردەوام بوون لەسەر زیاتر زوڵمکردن لە موچە خۆران و مامۆستایان بە گشتی بەڕاستی. ینی ئێمە کە سەیری ڕابردوو بکەین لە 10 ساڵی ڕابردوودا دەستپێک بە پێدانی چەند موچەیەک بەڵام کاگەندرێنی چەند موچەیەک دەستیان پێکرد، دواتر دەستیان بەستەمی پاشەکەوت کرد، دواتر بۆەوەستان کاگەندرێن بەڵام لە کاتێکدا کە موچەی مانگی یەک درا و بڕیاری ژوایە موچەی مانگی دوو بدرێت کە تۆسقاڵێک لە مەسەلەی ئیدارەدان و کارژێڕی شارەزا بێ دەستیان بر بۆ سزادانی فەرمانبەران. سزا لە پای چی؟ ینی تۆ کاتێک کەسێک غیاب دەبێ ئیلتیزام ناکە بەدەوامەوە لە پای هیچ بەبێ هیچ هۆکارێک دەی سزای دەدەی سەرە موچەی ڕادەگری پلە بەرزکردنەوەی ڕادەگری. یعنی ئەوان هاتن سەر بە فەرمانێکی نایاسایی کە هیچ شوێنێکی یاساییدا جێگای نابێتەوە ئەوەی تۆسقاڵێک لە ئیدارە و لە قانون شارەزایی هەبێ تێدەگا لەو ئینجا بەوەنەوەستان بەڕاستی هاتن ینی لە هەر ساڵێکدا دەستیان ئەگەر گوێر لە من بێ بەڵام لە کاتێکدا موچەی مانگی یەک درا و هەروە بڕیاری ژوایە موچەی مانگی دوو بدرێت ینی لە موچە خۆران بدزن. دیسان بەوەنەوەستان لەسەر زوڵم بەردەوام بوون، هاتن بەڕاستی لە تازەترین بڕیار و فەرماندا هاتن ینی سەرموچە ساڵانە 6,000 بۆ مامۆستایان و فەرمانبەران زیاد دەبێ ئەویشیان بڕیوە. دەرماڵەیە کە دەرماڵەی هاوسەرگیری بەڵێ کاگەندرێن ئەگەر گوێت لە من بێت موچەی مانگی یەک درا و بڕیاری ژوایە کە موچەی مانگی دوو بدرێت، ئەمە بۆ کەواتە بۆچی بڕیارتانەوە جارێکی دیکە خۆپشاندان بکەن؟ یان با بڵێن داواکاریەکانتان خۆی لە چیدا دەبینێتەوە؟
ئەمە لە کاتێکدایە کە موچەی مانگی 12 فەرمان عفوم کە ببوورە بفەرمە ئەمە لە کاتێکدایە بەڕاستی ئەم بەڵێنانە لە کاتێکدایە کە هەر دوێنێ و پێرێ موچەی مانگی 12 دزراوە موچەی مانگی 12 بە هیچ هۆکارێک نەدراوەتە موچە خۆران بەڕاستی باشە کاکەندرێ بەڵام هەمان گرفت لە شاری سلێمانی و بەڵام چونەتۆ هۆڵەکانی خوێندن کە لە هەمان کاتدا هاتووە دەرماڵەی بە شێوەیەکی سەرتاسەری نیە دیارە لێرە و لەوێ تاقولۆخ ئێمە بەڕێز بەوەی پشڕاست یعنی بەرچاوڕوونی بدەم بە هەموو بینەران و ئێوەش و هەموو مامۆستایانی خۆشمان بایکۆت خاڵێکی جزئێکی ناڕزایەتیەکانە یعنی خۆپشاندان و ناڕزایەتی ئێمە ڕەنگە ینی بەشێک نەبێ لە بایکۆت وابەستە نەبێ بەیەکەوە بایکۆت بەشێکە لە فشاری مەدەنی کە مامۆستایان بە ناچاری دەستیان بۆ بردووە کە ئێمە مامۆستایان بۆ بەرچاوڕوونی ئێوە و هەموو خەڵک لە کاتێکدا کە بایکۆتی هۆڵەکانی خوێندن دەکەین منداڵەکانی خۆمان ڕۆڵەکانی خۆمان دابراون لە خوێندن منێکی مامۆستا سێ مناڵم ئێستا حالیان دابراوە لە خوێندن ئێمە دوو جار مناڵەکانی ئێمە قوربانین جارێک بەوەی موچەی باوکیان بڕاوە موچەی دایکیان بڕاوە و جارێکیش بەوەی بەداخەوە لێبەش بوون لە هۆڵەکانی خوێندن بایکۆت ئێمە هیچ کاتێک بۆ وسیلەی چارەسەرمان نەزانیوە بەڵام مامۆستایان ئەگەر جێویستی من بی بڕیارە ئەمڕۆ لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق مامۆستایانمان پاریان پێنەماوە بڕیارە ئەمڕۆ ئەنجومەنی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و وەزارەتی دارایی عێراق کۆ بنەوە لەسەر چارەنووسی موچەی مانگی 12 ناکرێت ئێوە چاڕوانی ئەنجامی ئەو کۆ بنێبن ئێمە هەرگیز بە چارەسەرمان نەزانیوە بەڕاستی و ناڕزایەتیەکانیش خەریکە بەداخەوە ئێمە خەباتی مەدەنی درێژەی هەیە بەڵام ئێمە خەریکە بەڕاستی لە خەباتی مەدەنیش بەداخەوە دەیڵێم ئینشاڵڵا وا نابێ ناگەین بەو ڕۆژە خەریکە بە بنبەست دەگەین خەریکە بێ ئومێد دەبین لەو دەسەڵاتی خۆمان 10 ساڵە بە مەدەنی ئێمە دەینە سەر شەقام دەمانەوە ڕۆڵەکانمان بە خەڵک بڵێین با بە مەدەنی بینە سەر شەقام داوای مافەکانمان بکەین قوتابیەکانمان فێری ئەوە بکەین کە بە شێوازێکی جوانی مەدەنی داوای مافەکانی خۆیان بکەن بەڵام بەداخەوە کاتێک دەسەڵات نایە بە مەدەنی وەڵامت بداتەوە 10 ساڵ تۆ لەسەر شەقام هاوار دەکەی بەڵێ مامەسا بڕیارە ئەمڕۆ لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ وەزارەتی دارایی عێراق کۆبێتەوە سەبارەت بە چارەنووسی موچەی مانگی 12 ناکرێت ئەم بایکۆت و ناڕزایەتانی کە بڕیارە ئەمڕۆ بۆ نمونە ئەنجامیان لە شاڕێرانی مامۆساندرێن ئەپرسم بڕیارە ئەمڕۆ لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ وەزارەتی دارایی عێراق کۆبنەوە سەبارەت بە چارەنووسی مانگی 12 نەدەکرام بۆ نمونە مامۆستایانی ناڕازی فەرمانبەرانی ناڕازی وا دیارە سانە گرفتێکی نەری هەیە مامۆساندرێن جۆبیستی ئەمە نیە بەرحاڵ سانە بڕیارە ئەمڕۆ لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ وەزارەتی دارایی عێراق کۆبێتەوە سەبارەت بە چارەنووسی موچەی مانگی 12 ئەمە جگەلەوەی کە پێشتر باسمان کرد سەرۆکۆمار داوایەکی لە دادگای باڵای فیدراڵی تۆمار کردووە سەبارەت بە تەوتینکردنی موچە چارەسەرکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە دەکرێت بڵێن ئەمە سەرەتایەکە بۆ چارەسەرکردنی سەرجەم کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بە تایبەت دابەشکردنی موچەکە بڕیاریشە لە مانگی 2 موچەی مانگی 2 حکوومەتی عێراق لە دوای 22 مانگەوە تەمیلی دام و دەستگاکانی خۆی بکات و دواتر تەمیلی هەرێمیش بکات بۆ ئەوەی موچەی مانگی دوش بەر لە مانگی ڕەمەزان دابەش بکرێت هەرچەنە ئەمە یەکلای نەبووەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئاماژە بەوادرێت کە لە پێش ڕەمەزانە موچەکە بدرێت مامۆستا هەندریان ئەگەر ئێستا گوێبیستی من بیت هەتا لەگەڵ هاوکاریشم سانا گفتوگۆیەکی بچووکمان کرد بڕیارە ئەمڕۆ لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ وەزارەتی دارایی عێراق سەبارەت بە چارەنووسی موچەی مانگی 12 کۆبێتەوە نەدەکرا ئێوە چاوەڕێی ئەنجامی ئەو کۆبوونەوە بن ئەمە جگەلەوەی سەرۆکۆماری عێراقیش داوایەکی لە دادگای فیدراڵی تۆمار کردووە سۆما سەبارەت بە سانە سەبارەت بە چارەسەرکردنی موچەی ئەم بەیانی ئەی هاوار وابزانم سۆما ئەسانە بزانین ئەم گرفتانە کەی چارەسەرەکرێ بەڵێ ئاکام شتێکمان بیر نەچێت لە نێوەندی ئەم گرفتانەیە بەڕاستی ئەوەی کە زەرمەندن خوێندکاران ئەو بۆ نزیکی 10 ساڵ دەبێت ئەم خۆپشاندان و ناڕزایەتانە بەردەوام دەبێت و هەمیشە زەرمەندی یەکەم خوێندکاران بەکەرتی خوێندنگیانوە
بەڵێ بێگومان کردی پەروەردە زیانێکی زۆری بەردەکەوێت بێگومان بە تایبەت خوێندکارانی پۆلی 9 هەروەها پۆلی 12 ڕەنگە ئەمە زەرێکی زۆر بکەن لەم نێوەندەدا ومێدەکەین سەررجەم کێشەکانیان چارەسەر بکێ بۆ ئەوی خوێندکاران و ڕۆڵەکانمان لا خوێندن دانەبڕێن بەڵێ ئاکام هەرچەنە وەکو کارتێکی فشار مامۆستانی ناڕازی ئەم خۆپشاندانیان بەکارهێناوە بەڵام ئەو تا دەتوانین بڵین لە هەندێک ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان نەگەشتون بە ئەنجامێک بتوانن کێشەی موچەکانیان چارەسەر بکەن و هەروە بگەنە ئەوەی کە ڕێگە چارەیەکی زۆر دروستی بۆ بدۆزنەوە. بەڵێسانە تەنانەت پرۆسی خوێندن لە زۆربەی ناوچەکانی سلێمانی دەستی پێکردێتەوە لە زۆربەی تەنانەت لە دەڤەری گەرمیان لە هەڵەبجە بە شێوەیەکی گشتی هەڵبەت پارێزگای سلێمانی بەڵێ بە هیوان ئەو کۆبوونەوەی ئەمڕۆی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێران لەگە وەزارەتی دارایی عێراق سەبارەت بە موچەی مانگی 12 ساڵی ڕابردوو دەرەنجامی باشی لێ بکرێتەوە و ببێتە هەواڵێکی خۆش بۆ موچەخۆران لە هەرێمی کوردستان. بەڵێ مامۆستا هەندرێن ئەگەر گوێبیستی من بیت لەگەڵ ساناشا باسم کرد بڕیارە ئەمڕۆ لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ وەزارەتی دارایی کۆبێتەوە سەبارەت بە چارەنووسی موچەی مانگی 12 ساڵی ڕابردوو نەدەکرا ئێوە چاوەڕێی ئەنجامی ئەو کۆبوونەوە بە دوای ئەوە بڕیار بدەن. مامۆستا گوێبیستی منی